سڵاوتان لەبێ. پاش وەرگرتنەوەی وەڵامی نامەکی عەبدوڵڵا ئۆجالان لە کۆنسەی بەڕێوەبەرایەتی کۆمەڵگەیەکی کوردستان کە زەکەشەوی ڕابردوو وەفدەکەی بەدەپا کە پێگاتبوون لە سەلاحەدین دەمیرتاش و سرەی سورەییا ئۆندەر گەڕانەوە بۆ تورکیا و بڕیارە نامەکەی کەجەکە بگەێنەوە ئۆجالان. ئاژانسی ئیفراد نیوز بڵاوی کردوەوە لە کاتی وەرگرتنی نامەکەی کەجەکە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی بەدەپە ڕای گەیاندووە کە نامەکە دەدەنە دەست دەسەڵاتدارانی تورکیا و ئەوانیش نامەکە دەگەێنەوە ئۆجالان ڕاشی گەیاندووە ئەو نازانێت چی لە نامەکەدا نووسراوە. وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ئاشکرای کردووە لە هەڵبژاردنەکانی داهاتوودا پارتی 40 کورسی پەرلەمانی کوردستان بەدەست دێنێت و بەجۆرێک لە سنووری سلێمانی نزیکەی 115 دەنگەکان و لە هەولێر 155 و لە دهۆک لە 170 بۆ 75 بەدەست دێنێت. جەعفەری منیکی بە گۆڤاری گوڵانی ڕاگەیاندووە پارتی لە هەولێر ڕکابەری زۆر و ئەم جارە زۆرترین و بەهێزترین هەڵمەتی هەڵبژاردنە لە سنووری هەولێر نەک سلێمانی وتیشی لە سلێمانی دوو هێزی سەرەکی وەڕان ویکەتی هەیە ئەنجا هێزێکی تر دێ بەڵام لە هەولێر هەموو هێزەکان دەنگی باشیان هەیە. سەرچاوەیەکی بەرپرس لە بزوتنەوەی چارەسەر لە کەرکووک ڕای دەگەێنێ حەڤان دامێنلەکۆی 24 ئەندام بۆی بۆچوونەکانی جەمال کاربۆلی سەرۆکی بزوتنەوەکە و ساڵە مطلق سەرۆکی بەری دیالۆگ و گەڕانەوەیان بۆ ناو حکوومەت لە بزوتنەوەکە پاشەکشەیان کردووە لە دوانێکدا بۆ سۆمەر نیوز نازم شەمەری ئاماژەی بۆ کردووە کە شەمەری و مطلق لە سیاست و پرۆژەی لیستی عێراقیە دوور کەوتونەتەوە و پابەندی هەرکە نیشتیمانەکانیان نەبوون کە وەردەش بە داواکاریەکانی جەماوەر و داواکاری خۆپشان دەرانە. هاوپەیمانی نیشتیمانی ڕای دەگەێنێ هەڵوەشانەوەی سیستەمی یاساکانی تایبەت بە تیرۆر ڕەت دەکەنەوە لەگەڵ کۆتە سیاسیەکاندا تەنها ڕێککەوتون لەسەر هەموارکردنەوەی یاساکە بەپێی بە هەمرۆیەکان لە بەیاننامەیەکدا هاوپەیمانی نیشتیمانی ڕایگەیاند و سەرجەم پێگاتەکانی هاوپەیمانەتیەکە باوبەشی لەگەڵ لەنەری کۆتە سیاسیەکانی تری ناو پەرلەمان ڕێککەوتون لەسەر پێگەیاندنی لیژنەیەکی پێنجپۆڵی بۆ بەدەداچوونی داواکاری خۆپشاندەران و جێبەجێکردنی ئەوانەی لەگەڵ یاسا و دەستوردا دەگونجێت. تارق هاشمی جێگیری سەرۆکۆماری عێراق لە لەدوانێکدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق الاوسەد نوری مالکی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بە تایەفەگەری وەسف کرد و ڕایگەیان عێراق لە وڵاتێکی پارێزگای دەواازەی خۆرەڵات بۆ سەرچاوەیەکی ڕەشەکردن لەسەر ئاسایشی نەتەوەی عەرەب گوازراوەتەوە. هاشمی کە حکمی لە سێدادانی بەغیابی بۆ دەرکراوە لە ئێستادا لە وڵاتی تورکیا دەژی لە درێژەی لەدوانەکەیدا ئاشکرای کردووە کە ئەو کاتێک دەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی کە یەکێک لەو پارێزگایانەی کە دژ بە مالکی ڕاپەڕیون. سەرچاوەیەکی هەواڵ ئاشکرای کردووە حکومەتی ئەمریکا بەباشی نازانێت ئۆپۆزیسیۆنی سووریا لە نەتەوەیەگرتوەکان کورسی پێ بدرێت. سەرچاوەکە ئاشکرای کرد واشنگتۆن بەباشی نازانێت ئۆپۆزیسیۆنی سووریا داواکاری پێشکەش بە نەتەوەیەگرتوەکان بکات سەبارەت بە وەرگرتنی کورسێک لەو ڕێکخراوە. نەجیب غەزبان نوێنەری ئیتیلافی نیشتیمانی سووریا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند بڕیارە لە مانگی لوولی ئەم ساڵی ئیتیلافەکە داواکاریەک پێشکەش بە نەتەوەیەگرتوەکان بکات بۆ ئەو مەبەستە. ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی سووریا گرتەیەکی ڤیدیۆیی نوێیان لەسەر تۆڕی ئینتەرنێت بڵاو کردەوە کە لە مانگی ڕابردوودا شێخ محەممەد سائید ڕەمەزان بوتی بۆی تەقینەوەیەک لە مزگەوتی ئیمان لە دیمەشق کەوتاری تیادا دەخوێنێتەوە کوژرا. لەو گرتێدا یەکەم ساتی کوشتنی ئیمان بوتی پیشانە داوتیایدا لە دوای تەقینەوەیەکی بچووک لە نزیک بەڵندگۆیەکەوە خوێن بەسەری داهایەتە خوارەوە. هەروەها دواتر بە خێرایی کەسێک دەچێتە بەردەم ئەو کامێرایی کە وێنەی ڕووداوەکە دەگرێت کە بەوتی ژمارەیەک چالەگوان ئیمان بوتی بۆی تەقینەوەکەەوە نەکوژراوە بەڵکو بە فیشەچێک لەلایەن ئەو کەسەوە کوژراوە. محەممەد بەڕادعی سەرۆکی پارتی دەستور و سەرکردەی باڵای بەرەی ڕزگاری خوازی نیشتیمانی ئۆپۆزیسیۆنی میسر سێ مەرجیداری کردووە بۆ کۆتایێنان بە پرۆسی بایکۆتی محەممەد مرسی سەرۆکی وڵات و کارکردنەوە بە مەبەستی گەیشتن بە تەوافقی نیشتیمانیدا. کۆنفرانسێکی ئابووریدا کە لەلایەن بزوتنەوەی ڕەوتیگەل لە قایرێ پایتەخت ڕێکخرا بۆ بەڕادعی ڕایگەیاند سێ مەرج بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکان دانراون کە خۆیان لە پێکەنانی حکوومەتێکی بەلایەن و دادوەرێکی گشتی سەربەخۆ و پێکردانی لیژنەیەکی تایبەت بە دانانی یاسای هەڵبژاردنەکان دەبینێتەوە. لەگەڵ پەرەسەندنی گرژەکان لە نیمچە دوورگەی کۆریا کە ئەگەری هەڵگیرسانی جەنگی لێ دەکرێت حکوومەتی کۆرەی باکوور بە پاسای ئەگەری کەوتنەوەی جەنگ سەرجەم کۆمپانیا بیانیەکان و گەشتیارەکانی لە کۆرەی باشوور هاندا دەست بەجێ وڵاتە جێبێڵن. ئاژانسی هەواڵی فەرمی کۆرەی باکوور لە زاری وتەبێژی لیژنەی ئاشتی بۆ کاروباری ئاسیا و زەرەی ئارام ڕایگەیاندووە کە ئەوان نایانەوێت لە کاتی هەڵگیرسانی جەنگ لە ناوچەکە هیچ زیانێکی گیانی بەو بیانانە بگات کە لە کۆرەی باشوور نیشتەجێن و کار دەکەنیان بە مەبەستی گەشتکردن ڕویان لەو وڵاتە کردووە. هەر شاد بن.